لگوری بریار کاربدستین ولات سعودیا ویزای حج تمتع و حج عمره جبوی ولاتین عراق تیدا رواستاندن. برپرسین وزارت اوقاف دبیجن لبر پسکریک نوبر سعودیا ایران و عراق او بریار هاتیه داین و اگر هیا د داویا و مهدا پسکریک چارەسەر ببه. ئێستا گرفتێک دروست بووە بۆ وەرگرتنی ڤیزە بۆ عومرەکارانی عێراق و هەرێمی کوردستان تا ئێستا یەک عومرەکاری عێراقی ڤیزەی وەرنەگرتووە و هەروەها یەک عومرەکاری هەرێمی کوردستانیش ڤیزەی وەرنەگرتووە بەهۆی ئەوەی کە وەزارەتی خارجی سعودیە تا ئێستا ڕەزامەندی نەداوە بە قۆنسولیەکانی خۆی لە ئەردەن و کوێت کە ڤیزەی عومرەکار بدەنە عومرەکارانی عێراق و هەرێمی کوردستان. هندێک ji فرۆشیارên kelûpel û tiştên hecê dibêjin ji ber krîza darayî bazara wan sist bûye û ger bêt û Erebistana Siûdî li ser beryara xwe rejd be vê demê şola wan dipolixî. بەخۆی بازارمە زۆر خراپ دێت دوای ئێمە کرێمان لەسەر شاگردمان هەیە بازارەکە بەرەو خراپی دەچی ینی بەخۆی وەزعەکە خۆش نییە ئەو بڕیارەش بدرێ ینی زۆر خراپ دەبێت. هەندێک ji wan şerîkeyên ku geriyana hecê rêdixinin dibêjin hetan hebe awayeke fermî li ser ragirtina vîzayan nehatine haydarkirin. Lêşolên kompanyaya Umre li Bexdadê tewa nebûne û ew geştên biryar bû bêne encamdan paş ketine. یەکەم زار کۆمپانیایەکان زەرمەند دەبن کە خەڵکەکە سەفەر ناکاتن و ئەو مەساریفەشیان کردیا ئەوان زەرمەندەبن پاشان خەڵکەکە زەرل دەبیتن ئەو کەسێک کە دەیەوێ ئەو کەسێ عومرەکارە دەیەوێ عومرەی بکاتن ئەو زەرمەند دەبیتن ینی ڕێی لێمەنیع bi gotina hindek ji şerîkeyan geşta Umrê paşê rêwresma hecê û li destpêka heyva kanûnê dest pê dike ew biryara Siûdî di demekê da ye ji ber darvekirina nemir baqire nemir kesayetiyê şîeyên Siûdiya ji aliyê rayedarên wî welatî û êreş li ser balyozxaneya wî welatî li Tehrana paytexta Îranê ew biryar û çendîn biryarê dî hatiye dayîn.